الله والصلاة والسلام على رسول الله. ما وصلنا خوش حال بوون بەریداری هەمووتان ئاشنا بوون. الحمد لله ما شاء الله هەموویان کەسانی چاک و باش. هەر خۆشحاڵی هێوەمان بە هەموو سەرۆکی دنیا نابێت. مامۆستایە قسەی زۆر جوان کرا لەسەر پرۆژەکان، بەتایبەت ئەم قۆناغە ئێمە بە نیەتی خۆمان، ینی ئیخلاسی خۆمان دەربڕین وعد بدەین لەگەڵ خوای پەروەردگارە ئێمە ئەم ئیشە تەنها لە پێناوی ئەوە بکەین. هیچ یعنی وەکو چۆن ئەڵێ هیچ شتێک لە دڵمان نەمەوێت بەرامبەر هیچ کەسێکا کە دەست بێنێ ئەو پرۆژەیە. بە نسبەتی مامۆستاوەی کە ئێمە پێویستە لەسەرمان ئەم لەم پرۆژە مامۆستاسیۆن خۆی ئاماژە پێدا، سەردانی هەموو مامۆستایانی ئاینی بکەین. هەر کەسێک کە بزانین 4 تەلەبە هەیە ئێمە سەرێکی لێ بدەین، تەلەفۆنێکی لەگەڵا بکەین، بۆ ئێمە هیچی تێ ناچێت. بەڵام ئەگەر بە تەنها مامۆستا باوەڕێ مامۆستا سیروان بێت زۆرە، بەڵام ئەگەر ئەم هەر کەسە لە مەنتیقی خۆمان ئیشە بکەین بەڕای من شتێکی زۆر باش و زۆر چاکە بێت.